هەندێک کەس بانگەشەی ئەوە دەکەن کە دینە ئاسمانیەکان ناتوانن وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە کە ئاخۆ چێ خودای دروست کردووە. ئێوە لەم بارەیەوە چی دەڵێن؟ لە ڕاستیدا دەتوانینەوە بڵێن کە ئەم پرسیارە باوی نەماوە و چەندین مامۆستای قەدرگران و کەسانی شارەزا چەندین جار وەڵامیان داوەتەوە. بەڵام لەبەر ئەوەی لەم چەند ڕۆژەی دواییدا پرۆفیسۆرێکی بواری فیزیا ئەم پرسیارەی هێنایە ناو ڕۆژێڤەوە، وابزانم خۆی کەسێکی ئەتەئیستە، هەر بۆیە سەر لە نوێ لە ڕۆژێڤدا کەوتەوە بەرباس و خواست. دەتوانین لە دەستپێکی وەڵامی ئەم پرسیارەدا بڵین کە ئەمە لە ڕووی فەلسەفیەوە پرسیارێکی پارادۆکسیە. ئەیواتای پرسیاری پارادۆکسی چییە؟ چونکە کاتێک تۆ دەپرسیت ئەی چێ بەدیهێنەری بەدیهێناوە، لەم کاتەدا تۆ بەدیهێنەر دەکەیتە بەدیهێنراوێک. دەی ئەوەی بەدیهێنراوە ناکرێ ببێتە بەدیهێنەر، چونکە لە بواری خوداناسی ئیسلامدا خوددا وەها پێناسە کراوە کە دەسەڵاتێکی بێکۆتای هەیە و واجب الوجودە، واتە زاتێکە کە دەبێ هەبێت و بوونێکی حەتمی هەیە، زاتێکە لە ڕووی کات و شوێنەوە سنووردار ناکرێ. هەر بۆیە کاتێک دەپرسید ئەی چێ بەدیهێنەری بەدیهێناوە، لەم کاتەدا بەدیهێنەر دەکەیتە بوونەوەرێکی دروستکرا و حاشا. ئالەم کاتەدا چی ڕوودەدا؟ لەم سۆنگەیەشەوە چی ڕوودەدا؟ لە ڕووی لۆجیک و فەلسەفەوە وەک ئەوەیە کەسێکی تر ئەوی دروست کرد بێت و ئەو دەکەیتە بەدیهێنەری ڕاستەقینە. لەم کاتەدا لە ڕووی فەلسەفیەوە خۆت دەخەیتە ناو کۆمەڵێک ئارگۆمنتی زنجیرەیی بازنەیی، واتە لە دوای ئەمەژە و پرسیارە قوت دەبێتەوە کە ئەی چێ ئەوی تریانی دروست کردووە. دواتر دیسان دەپرسی ئەی چێ ئەوی تریشیانی دروست کردووە، ئەی چێ ئەوی تریشیانی دروست کردووە، ئەی چێ دوای ئەویش و دواتریشی دروست کردووە. ئیدی ئەم زنجیرە لە هۆکار سەرنجام درێژ دەبێتەوە. لە کاتێکدا لە ڕوانگەی ئیسلامەوە خوددا بەشێک نییە لەو زنجیرە هۆکار و سەرنجامانەی کە درێژ دەبنەوە، چونکە ئەو خۆی تەواوی هۆکارەکانی دروست کردووە کە ئێمە بە بازنەی هۆکارەکان ئەسباب ناویان دەبین، بەڵام خوددا بە بەدیهێنەری هۆکارەکان مسبب الئەسباب ناو دەبین. واتە خۆی هۆکاری هەموو شتەکانە، بەڵام خۆی زاتێکە کەوا پێویستی بە هۆکار نییە. لە ڕاستیدا پێناسەی بەدیهێنەر لە ئیسلامدا هەر ئەمەیە. بەڵام وەک وەڵامی پێچەوانەی ئەو ئارگۆمنتەی کە باسمان کرد، دەتوانین پەنا بۆ ئەم ئارگۆمنتە ببین. گەر پەنا بۆ زنجیرەیەک لە هۆکارەکان ببین، ئەوە لە ڕووی فەلسەفیەوە پەنامان بۆ شتێکی نامومکین بردووە. تەنانەت ئەمە بە بێکۆتاییبوونی بەدیهاتوەکان ئاکچوال ئینفینیتی ناو دەبرێ، واتە بێکۆتابوونی ڕاستەقینە لە ڕووی کات و شوێنەوە. ئەمە شتێکی ممکن نییە. لەم بابەتەدا کۆمەڵە نمونەیەک هێنراونەتەوە کە وەک مەشقی عەقلیە. لەم بابەتەدا نمونەی هوتێلی هیلبەرتمان هەیە کە دەکرێت ئەمە با جمناستیکی عەقلیش ناو ببەین. هیلبەرت دەڵێت بیر لە هۆتێلێک بکەنەوە کە ژوورەکانی هەتا بێ کۆتا درێژ دەبنەوە، واتە ژمارەی ژوورەکانی تەواو نابن و لە ژمارەیەکدا ناوەستن. ئاکچوال ئینفینیتی بەواتای کۆمەڵە شتێکی بە دوای یەکدا ڕیسکراودێ کە بە هیچ شێوەیەک کۆتایی نایە. هیلبەرت دەڵێ ئەم هۆتێلە ژوورگەلێکی بێکۆتایی هەیە و لە هەمان کاتدا هەر هەموو ژوورەکانیش کۆمەڵە میوانێکی بێ کۆتاییان هەیە. لێرەدا دەپرسێت گەر میوانێکی نوێ بێتە ئەو هۆتێلە، ئایا شوێنێکی وەها هەیە کە ئەو کەسە تازەیەش تێیدا بمێنێتەوە؟ سەرنج بدە لەوەی سەرەتا وتمان ژمارەی ژوورەکان بێ کۆتان و لە هەمان کاتیشدا میوانەکانی ناو هۆتێلەکەش هەر بێ کۆتان. بەڵام هێلبەرد لە پێناو ئەوەی پێچەوانەی ئەم گریمانەیە بسەلمێنێ پەنا بۆ ئەم نمونەیە دەبا. دەڵێت ڕەنگە ئەگەری ئەوە هەبێ کە جێگەکەی پڕ بکەینەوە، دەچین میوانی ژمارەیەک دەبەینە ژمارە 2، ئەوەی ژمارە 2ش دەبەینە ژمارە 3. بەم شێوەیە ژووری یەکەم چۆڵ دەبێت و دەتوانین ئەو میوانە نوێیە لەوێ جێگە بکەینەوە. دەی ئەمەش وەک ئەوە وایە لە بناغەوە گریمانەکەمان هەڵبۆشێنینەوە، چونکە ئێمە لە سەرەتادا وتمان وەک ئەوەی ژوورەکان بێکۆتاین لە هەمان کاتدا میوانەکانیش بێکۆتاین. هەر بۆیە جێگەیەک بە بۆشی نەماوە هەتا شوێنی دانەیەکی نوێ بکەینەوە. بۆیە گەر کەسێکت لە ژووری ژمارەیەک دانا، هیچ شوێنێک بۆ ئەو نامێنێتەوە هەتا بتوانیت جێگەی بکەیتەوە. هەر بۆیە ئەو شتەی لە سەرەتاوە ناومان لێنا بێکۆتاییبوونی بەدیهاتوەکان ممکن نییە هەتا بێکۆتا درێژ ببێتەوە. بۆیە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە تەنیا جەنابی ئەڵڵا بێکۆتایە، چونکە ئەو لە زنجیرەی دروستکراوەکاندا نییە و خۆی تاکە و هاوشێوەی نییە. جگە لەو هیچ شتێک ناتوانێ بێکۆتا بێ، بەتایبەت لە ئەزەلەوە بێکۆتایی نابێت. هەر بۆیە لە وەڵامی ئەو پرسیارەی کە دەڵێن کێ بەدیهێنەری بەدیهێناوە چەند نمونەیەکی جوانمان هەیە.
یەکێک لەو زاتانە دەڵێ گریمان ئێوە لەسەر کورسێک دانیشتون. ئەو کورسیە دوو قاچەکەی پشتەوەی نییە. هەر بۆیە گەر لەسەر کورسێکە دابنیشی دەکەوی بە پشتدا. لە پێنەو ئەمەش پێویستیتان بەوە هەیە کە کورسێکی تر لە دوای خۆتانەوە دابنێن. ئەمەش بۆ ئەوەی جێگەی دوو قاچە نەبووی کورسەکەی ژێرتان بگرێتەوە و نەکەون بە پشتدا. بەڵام کورسەکەی دواوەش دیسانەوە دوو قاچەکەی پشتەوەی نییە. دەی پێویستە کورسیەکیش لە پشتی ئەویشەوە دابنێن. لە پشتی ئەویشەوە کورسیەک و کورسیەکی تر و کورسیەکی تر دابنێن. ئیدی حەز دەکەی 1 ملیار کورسی لە پشتی کورسیەکەی سەرەتاوە دابنێ. کاتێک لەسەر کورسیەکە دانیشتیت و نەکەوتی بە پشتدا، ئەمە تەنیا یەک واتای هەیە. کورسیەکەی پشتی پشتەوە لە جیاتی دوو قاچ 4 دانەی هەیە کە دوانیان لە پشتەوەن. واتە پاڵپشتی ئەو کورسیە هەر لە خودی خۆیدایە و پێویستی بەوە نییە لە دەرەوەی خۆی یارمەتی بۆ بێ. منیش لە ڕوانگەی خۆمەوە نمونەیەکم هەیە. کۆمەڵە پولێکی دۆمینە بێنە بەرچاوی خۆت کەوا بە دوای یەکدا ڕیسکراون. هەندێک جار مرۆڤەکان بۆ خۆشی ڕیزی دەکەن و دواتر بە پەلەپیتکەیەک ئەوی پێشەوە دەخەن و ئیدی بە ڕیس هەمویان دەست بەکەوتن دەکەن. ئێوە بیر لە سیناریۆیەکی لەم شێوەیە بکەنەوە. گریمان لە شوێنێکدا دانیشتون کەوا هەموو پولەکانی دۆمینە ڕیسکراون و بە شێوەیەک دانراون خستنی دانەیەکیان ئەوانی تریش بخات. گریمانەی ئەوە دەکەین کە ئەو شکڵەی بەرچاومان یەکسانە بەڕەهەندی کات لە فەزادا. ئەوە دەبینن کە کات چۆن بەرەو پێشەوە دەڕوات. ئێستا دەپرسین کام مرۆڤی عاقڵ هەیە بانگەشەیەکی لەم شێوە بکات و بڵێ کاتێک سەیری پولەکانی دۆمینە دەکەین چێ دەتوانێت بڵێ ئەم پولانە سەرەتایەکیان نییە؟ چێ دەتوانێت بڵێ ئەم پولانە هەر لە ئەزەلەوە دەستیان بەکەوتن کردووە؟ کەس دەتوانێت بانگەشەیەکی لەو شێوەیە بکە؟ کەس ناتوانێت ئەم قسەیە بکات لە ڕووی فەلسەفیشەوە بانگەشەیەکی وەها ناکرێت. چونکە ئێوە لەوە تێدەگەن گەر ئەم پولانە لە ئێستادا بەکەوتنەوە بە بەردەمتاندا تێپەڕین هەر دەبێت دانەیەکیان لە سەرەتاوە دەستی بەکەوتن کردبێ. بۆیە بە ئەگەری زۆر یەکێک هەر لە سەرەتاوە پاڵی بەو پولەوە ناوە و خستوێتی بەسەر یەکەم پولدا. ئایا دەتوانن لە دوای ئەم گریمانەیە پرسیارێکی لەم شێوەیە بکەن و بڵێن ئەی ئەو مرۆڤەی یەکەم پولی خست چێ پاڵی پێوە ناوە؟ خۆتێ دەگەیت کە پرسیارەکە چەندە نالۆجیکیە. خۆی بوونی خوددا لە بناغەوە بابەتێکی فەلسەفیە و بە چەندین ئارگۆمێنت سەلمێنراوە، واتە بە بەڵگەوە ماقوڵیەتەکەی سەلمێنراوە. یەکێک لەو نمونانە ئەوەیە گەر ئێمە بگەڕێینە دواوە گەردوونیان فەزا ناتوانێت بێکۆتایی بێت، واتە ناتوانین بڵین لە ئەزەلەوە هەبوون. لە هەمان کاتدا بابەتی ئەوەی کە کات سەرەتایەکی هەیە لە ڕووی فەلسەفیەوە سەلمێنراوە، گەرچی لە ڕووی زانستیشەوە سەلمێنراوە، چونکە هەمومانەوە دەزانین کە تەقینەوە گەورەکە سەرەتای گەردوونە، واتە پێش 13.8 ملیار ساڵ تەنیا گەردوون دەست پێ ناکات بەڵکو لە هەمان کاتدا کاتیش دەست پێ دەکات. هەروەها تەقینەوە گەورەکەش ڕووداوێکی وەهانیە لە خاڵێکی بچووکی ناو بۆشاییەوە سەری هەڵدابێ، چونکە لەو سەرەتایەدا بۆشاییش بوونی نییە، بەڵکو کات لەو خاڵە بچووکەوە دەستی پێکردووە. نمونەیەکی تر وەک سەلماندنی ئەوەی کە ڕابردوو نابێت ئەزەلی بێت ئەویش ئەمەیە. گەر ڕابردوو هەر لە ئەزەلەوە هەبوایە، بۆ نمونە گەر بمانتوانی بایە بگەڕینەوە هەر کاتێک کەوا لە ڕابردوودا هەیە، بۆ نمونە ئامێرێکی زەمان و کاتبڕت دروست کرد و بۆ ڕابردوو گەڕایتەوە، ئیدی چەندی دەخوازی بڕۆ دواوە، ملیۆن و ملیار یان تریلیۆن ساڵ بڕۆ دواوە. گەر کات ئەزەلی بوایە هەرگیز نەدەگەیشتیتە سەرەتا. ممکن نەدەبوو، چونکە تۆ دەڵێی کات ئەزەلیە. دەی بەم لۆجیکە کەوا کات سەرەتای نەبێ لە هەمان کاتدا ناتوانی بیتە ئێستا، واتە لە ئەزەلیشەوە ناتوانیت بگەیتە ڕۆژگاری ئەمڕۆ. مادام ناتوانین بگەینە سەرەتا، کەوایە لە ئەزەلیشەوە ناتوانین بگەینە ئەمڕۆ. لەم سۆنگەیەوە نەکات و نەشوێن نەوزە، وەک ئەوەی ئەزەلی نین لە هەمان کاتدا ئەبەدیش نین، هەر هەمویان سەرەتایەکیان هەیە. تەنانەت لەمڕۆدا کەسانێکی زۆر بەناوبانکان کە بیردۆزی فرەگەردوونی مەڵتی یونیڤێرس دەخەنە ڕوو، دەڵێن ڕەنگە لە جیاتی گەردوونێک هەزاران و ملیۆنان گەردوونمان هەبێ. لە نێوکۆی ئەو ئەگەر یان پرۆبابیلیەتانەدا، واتە لە نێو ملیاران گەردووندا تەنیا ئەوەی ئێمە بەو شێوە ڕێک و پێکە دروست بووە. لێرەدا قسەیەکی بەناوبانجی ئەنیشتاینمان هەیە کە دەڵێ خودا یاری بەزار ناکە، چونکە لۆژیکی ئەم جۆرە کەسانە وەک ئەوەیە بڵێت لە نێو ملیاران زاردا دانەیەکیان بە 6 هاتووەتەوە، ئیدی گەردوونەکەی ئێمە بەو شێوە ڕێک و پێکە دروست بووە. بەڵام ئەمە وەڵامی پرسیارە سەرەکیەکەمان ناداتەوە. لەبەرچی وەڵامی ناداتەوە؟ حەز دەکەی تاکە گەردوونێکمان هەبێ یاخود 1 ملیاردانە، لەبەرەوەی هەمویان لە مادە دروست کراون، واتە هەمویان وزن و
پێویستیان بە سەرەتایەک هەیە. هەمویان پێویستیان بە هۆکارێک هەیە. واتە لە ڕوانگەی پەیوەندی نێوان هۆکار و سەرنجامەوە پێویستیان پێی هەیە، چونکە ئەمە یەکێک لە بنەما سەرەکیەکانی فیزیایە. لە زمانی خۆماندا بە پەیوەندی هۆکاریەتی ناوی دەبین. ئەوی ژەوەیە کە دەڵێت هەموو سەرنجامێک دەبێت پێشتر هۆکارێکی هەبێ. کاتێک بەم زنجیرە پەیوەندیەدا دەڕۆی، دەگەیت بە خاڵێکی دیاریکراو، ئیدی حەز دەکەی ملیارێک گەردوونی تریشە بێ. هەر یەک لەوان پێویستی بە هۆکارێک دەبێ کەوا دەستپێکی هەمویان بێ. بەڵام ئەو هۆکارە دەبێت هۆکارێک بێ کە خوا خۆی پێویستی بە هۆکاری پشتەوە نەبێ. چونکە گەر ئەویش پێویستی بە هۆکارێکە بێ، ئەوا دەبێتە یەکێک لە ئەڵقەکانی نێو زنجیرەکە کە پێویستیان بە هۆکاری پێشتر هەیە. بەڵام لەبەر ئەوەی ئەم زنجیرەیە هەتا ئەبەد درێژ نابێتەوە، دەبێت لە خاڵێکی دیاریکراودا بە ناچاری بوەستیت و بڵێ دەبێت زاتێک هەبێ کەوا لە نەبوونەوە هەموو شتێکی هێناوەتە بوون و دەشێت بە هۆکاری هەموو هۆکردەکان مسەبیب الئەسباب ناوی ببەین. دەبێت بوونی ئەم زاتە واجب یان بە زەرورەت بێت، خۆی ئەزەلی و ئەبەدی بێت و پێویستی بە هۆکارێکی پێشەچی نەبێ کەوا بیهێنێتە ناوبوونەوە. واتە لە ڕووی فەلسەفیەوە ناچاری بەوەی ئەمە قبوڵ بکەی. ئەگەر نا لە نێو زنجیری هۆکارەکاندا لە ڕووی فەلسەفیەوە گیر دەخۆیت و دەخنچەی. هەر بۆیە کەس ئەڵڵای دروست نەکردووە، چونکە ئەڵڵا خۆی بەدیهێنەرە، زاتێکە کەوا دەسەڵاتی بێکۆتایی هەیە، زاتێک کەوا لە نەبوونەوە شت دەهێنێتە ناوبوونەوە، سیستەمێک لەگەل ئەستێرە کەوا تریلیۆنەها ئەستێرە و هەسارەی تێدایە لە نەبوونەوە دروست دەکا کە پانتاییەکەی 93 ملیار ساڵی تیشچیە. هەر بۆیە زاتێکی لەو شێوەیە پێویستی بەوە نییە کەسێک دروستی بکە. لە ڕووی لۆجیک و فەلسەفەشەوە ڕێی تێناچێت و لە ڕێی زانست و خواناسیشەوە هەر ڕێی تێناچێت.